أطلب من المجلس التصويت على القرار. بڕیارەکەی ئەنجومەنی نوێنەران بە دەرکردنی هێزە بیانیەکان و ئەمریکا بە تایبەتی لە عێراق کاردانەوەی جیاوازی بەدوای خۆی داهێنا و سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا هەڕەشەی سزای ئابووری بەسەر عێراقدا دەدات. پەرلەمانتارێکی عێراق پێی وایە بڕیارەکەی پەرلەمان بۆ هێورکردنەوەی شەقامی عێراقی بووە. پرسی دەرکردنی هێزەکانی ئەمریکا پێویستی بە پڕۆژە یاسایەکەیە کە حکوومەت ڕەوانەی پەرلەمانی بکات. پێم وایە زیاتر مەسەلەکە احتیوای تووڕەکردنی شەقام بوو قەرارێکی دوێنەی پەرلەمان. عێراق جگەل لەوەی کەوا تەحالفی دۆلی هەیە اتفاقیەکی استراتیجی ئەمنیش هەیە لەگەڵ ئەمریکا لە نێوان عێراق و ئەمریکا کە لە ساڵی 2008 مەکراوە و ئەو اتفاقیە دەبێت ئیلا بە پرۆژە یاسایەک لەلایەن حکوومەتەوە ڕەوانەی پەرلەمان بکرێ و پەرلەمان بیکە بە یاسا و کۆتایی پێبێنێت یانیش حکوومەتی عێراقی یان حکوومەتی ئەمریکی خۆی یەکێک لەم دوو تەڕەفە داوا بکات کە بە کۆتایی هێنانی ئەم اتفاقیە و دوای ساڵێک لە داواکردنەکە کۆتایی پێدێت. ئەمە نەسی ڕێکەوتنەکەیە بۆیە دووشتی جیاوازە تەحالفی دۆلی و بە قیادی ئەمریکا و اتفاقی ئەمنی استراتیجی ئەمریکی عێراقی شتێکی ترە کە ئەوەی دوێنێ هیچ پەیوەندی بەمەی ئەخیرانەوە نەبوو کە مەبەستم لە اتفاقی استراتیجیەکەیە. لە دوای کوشتنی قاسم سلێمانی فەرماندەی فەیلەقی قودسی و سوپای پاسدارانی ئێران و ئەبوو مەهدی مۆهەندیس جێگری فەرماندەی هێزەکانی حەشتی شەعبی لە عێراق ناکۆکیەکانی نێوان ئەمریکا و ئێران پێی نایە قۆناغێکی نوێی مەترسیدارەوە چاودێران پێیان وایە بڕیارەکەی پەرلەمانی عێراق کاریگەری خراپی دەبێت و داعش و گروپە چەکدارە هاوشێوەکانی سود لەو ناکۆکیە لە ناوچەکە دەبینن. بڕیارەی کە لە پەرلەمانە دەرچووە بچێتە بواری جێبەجێکردنەوە یەکێک لەو لایەنانی کەوا زەرری تیاکە حتمما عێراقە و دانیشتوانی عێراقە و بەگشتی عێراقەکەوێتە ناو گێژاوێکەوە کە دەرچوون لی دەربازبوون لی زۆر ئاستەمە و زۆر زەحمەتە. بۆیە باشتر وایە بۆ سیاسیینی عێراق و بۆ پەرلەمانتارەکان دوای عاتیفە و سۆزداری هەندێک لە سەرکردەکان نەکەون بە منطقیانە و بە بیرێکی قوڵەوە بیر لە بەردۆخی عێراق بکەنەوە و بیر لە دوڕۆژی عێراق بکەنەوە کارەساتێکی ئاهوا بەو شێوازە بە چارەسەری ئاهوا چارەسەر ناکرێ و بژاردەی ئاوا چارەسەر ناکرێ بیر بکەنەوە لە بژاردەکانی تری دیبلۆماسیەت چارەسەری ئاشتیانە چارەسەری تر کە بۆ خودی خۆیان و بۆ عێراقش و بۆ ئایندەی عێراقش باش بێ. کەونێکی یەک مکەون داوێت هەموو کەونەکان مەسەن عەرەبی سونە نەیداوە کورد نەیداوە تەنیا کەونی شیع داوێتی. ئەوە من هەستەکەم قورسە و نابێتەوەی ئەوەی تەطبیقش کرێ. ئەگەر بێت و تەطبیق بکرێ کۆمەڵێک شت بە دوای خۆیانێ من تەسەوری ئەوە کەم جارێکی تر داعش بەهێز بێتەوە قواتی ئەمریکا ئەو کاتە یاریکی ترەکەن یاریەکە بریتێلەوەی مەجال لەدەن و یاخود شەڕی داعش ڕائەگرن داعش بەهێزە بێتەوە دێ لە ناوچە جێناکۆنەکان تایبەت کەرکووک و شوێنانە بەهێزە بێتەوە و ئەمە ئەمریکا ئیتر بە ئێرانی پێشانەدا کە ئەم بڕیارە داوتانە زەریبە هەیە ئیتر هێواشە زەریبەکانی دێتە سەر ئاو. من پێم وایە ئەمەی کە ئیساگرێ سیاسەتی تەحجیمی ئێرانە وەرە ئێران ئەتوانێت شەڕی ئەمریکا بکات نە ئەمریکاش لەو قۆناغی شەڕی ئێران ناکە. شەوی ڕابردوو چەند کاتژمێرێک پاش بڕیارەکەی پەرلەمان لە گوندی عەرەبکۆیی سنووری داقۆق داعش هێرشی کردە سەر خاڵێکی هێزەکانی سوپای عێراق و 4 سەربازی کوشت و 3 سەربازیشی بە برینداری ڕفاندووە. ئەمەش بە زەنگێکی مەترسیدار لە ناوچەکە دانرا و ئاماژە بوون بۆ ئەوەی داعش سود لە بۆشایی ئەمنی و سیاسی وەربگرێت و هێرشەکانی بۆ سەر هێزەکانی عێراق زیاتر بکات. چیان وری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.